ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان فەریق جەباریاوە ڕایگەیان سێ ناوەندیە مانگی ئەمنی بۆ بەڕێوەبردننی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدانراوە و ئاماژە بەوەش دەکات ئەو ناوەندانە لەلایەن گەورە ئەفسەرانەوە سەرپەرشتی دەکرێت. لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕاشی گەیاند وەشاندنی گورزە ئاسمانیەکان و پێشڕەوی مەیدانی لە بەڕێوەبردننی ئۆپراسیۆنی مووسڵ لە ڕێگەی سێ ناوەندی هەمانگی ئەمنی هاوبەشەوە بەڕێوە دەچێت. بە پێوتەی جەباریاوە ئەو سێ ناوەندانە یەکێکیان لە شاری هەولێرە کە گەورە ئەفسەرانی هەردوو وەزارەتی بەرگری عێراق و پێشمەرگەی هەرێمی کوردستان و ڕاوێژکارانی هاوپەیمانی نێودەوڵەتی لەخۆ دەگرێت و لەژێر سەرپەرشتی ئەفسەرانی وەزارەتی بەرگری عێراقدایە. ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە باسی لەوەیش کرد دووەم ناوەند لە میحوەری خازر لە نزیک مووسڵە کە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی نینەوە سەرپەرشتی دەکات و ئەوەی سێمیش لەناو وەزارەتی پێشمەرگەیە کە ژمارەیەک لە ئەفسەرانی وەزارەتەکانی ئەمنی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لەخۆ دەگرێت. لای خۆیەوە فەرماندەی هێزەکانی دژە تیرۆر سەر بە وەزارەتی بەرگری عێراق فەریق ڕوکن عەبدولغەنی ئەسەدی داوای لە دانیشتوانی ناو شاری مووسڵ کرد لە ماڵەکانی خۆیان بمێننەوە و کۆچ نەکەن. لە لێدوانێکیدا کە کەناڵی ئەلعێراقیەی نیمچە فەرمی گواستیەوە ئەسەدی وتیشی دانیشتوانی ناو شاری مووسڵ دڵنیا دەکەینەوە و داوایان لێ دەکەین کە کۆچ نەکەن و لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە و لە ڕێگەی پێدانی زانیاری هاوکاری هێزەکانی عێراق بکەن. فەرماندەکەی دژە تیرۆر باسی لەوەیش کرد لە کاتی ئەوەی دانیشتوانی ناو شاری مووسڵ نیازیان هەبوو بەر لە گەشتنی هێزەکانی ئەمنی بۆ ناو شاری مووسڵ دەربچن ژمارەیەک ڕێڕەوی ئاران دیاری دەکرێت. هاوکات سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەلیم جبوری جەختی کردەوە کە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ پێویستە زیاتر گرنگی و بایەخ بە پاراستنی گیانی هاوڵاتیانی ناو شارەکە بدرێت. لەبارەی دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنی مووسڵ جبوری وتیشی لە کاتێکدایە ئێمە ستایشی ڕۆڵی هێزەکانی عێراق دەکەین کە ئێستا هێرش دەکەنە سەر پێگەکانی داعش و دووپاتی دەکەینەوە کە هەموو عێراقیەکان هیوایان وایە کە کۆنتڕۆڵکردنەوەی نینەوە ببێتە ناونیشانی یەکڕیزی و یەکگرتووی خاک و گەلی عێراق. سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دووپاتیشی کردەوە کە پێویستە لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ زیاتر پاراستنی گیانی هاوڵاتیانی مەدەنی لە ناو شارەکە ڕەچاو بکرێت. لقد دقت ساعة الانتصار وابتدأت عمليات تحرير الموصل. سەرۆک وەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق حەیدەر عەبادی بەرەبەیانی ئەمڕۆ ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵی ڕاگەیاند و دووپاتی کردەوە ئۆپراسیۆنەکە لەژێر فەرماندەی سوپا و پۆلیسی فیدراڵ بەڕێوە دەچێت.